بینێرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش. ئایا ڕوودا و هاوکێشە سیاسەکانی ئەم دوایەی عێراق کورتایە ڕۆڵی ناو بژیوانێکی بێلایەن دەبینێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق یان ڕۆڵی لایەنشی سیاسی کە خاوەن ئەجەندا و پرۆژەی نەتەوەی و دیموکراتی خۆیەتی و کار بۆ بەدیهێنانی ئەو ئامانجا ناکە. ئایا چارەسەر نەبوونی کێشە ئەساسەکانی کورد وەکو کێشەی ناوچە دابڕاوەکان و یاسای نەوتوخاز و یاسای پێشمەرگە و کێشەکانی دیکە لەگەڵ ناوەند ئەنجامی شکستی مامەڵەی سیاسی سەکردایەتی سیاسی کووردا یان ئەنجامی بەهێزی نارەکانی کورد یان ئەنجامی دەستێوەردانی دەرەکی؟ ئایا ئەوەی ئەتوانێت گرنتیشی بەهێز بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی بەغدا و ناکۆچە سیاسی و مەسەبەکان لە بەغایە یەکڕێزی ماڵی کورد و چاکسازیەکی سیاسی ڕاستەقینەیە لە نێوخۆی ماڵی کووردا یان هاوپەیمانەی نێوان دوولایانی سیاسی دەسڵاتدار لە هەرێمی کوردستانە؟ ئایا هاوپەیمانەی چەند ساڵەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا چ زەمانەت و چ گرنتیەکی بۆ پێگەی سیاسی کورد لە عێراق و پاراستنی لە ئاگری شەڕە مەسحەبی و سیاسەکانی عێراق دروست کردووە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک پرسی دیکە بە ڕەوشی سیاسی ئێستای عێراق و ڕۆڵی کورتایە میوانداری هەردێک لە بەڕێزان دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆ و بەڕێز شوان محەممەد تەها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لستی کوردستانیمان کردووە بەخێراتنی هەموو لاکتانەکەم. دکتۆر هەڤاڵ ئەگەر لێت بپرسم لە دوای 2023 تاوکو ئێستا سەکردایەتی کورد لەناو کۆمەڵێک پرۆسی سیاسی جیاواز و مامەڵەکردنا بۆ لەگەڵ هێزە سیاسی عێراقەکانە هەر لە سەرەتای دامەزراندنی ئەنجومەنی حکم و دامەزراندنی یەکەمین چیاری سیاسی دوای ڕوخانی ڕژەمەوە هەتاوەکو ڕێکوتەنامەی هەولێر و تا ئەمڕۆژ ئاڵۆزی ئێستا بەشدارێکی سەرەکی بووە. کورد تا چەند توانیوێتی ئەجێندای سیاسی خۆی کە ئەجێندایەکی نەتەوەیی دیموکراتیە لە بەغایە بچەسپێنە و مافەکانی جێگیر بکە؟ ئەوەی زۆر داخە ئێمە بۆ تەشریع بۆ یاسادانان و بۆ ئیدارە چوینەتە بەغا بە ئەجەندای تەشریعی و سیاسی ئیداری بەشداریمان کردووە، پۆستمان وەرگرتووە، حوزورمان لە ناو ئەنجومەنی حکم و لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دووخولی پێشووە هەبووە، شەڕمان لەسەرەوە کردووە کاندیدمان هەبێ، بەڵام هەموو ئەمانە نەبووە تەمای ئەوەی ئەجەندایەکی سیاسی استراتیژی نەتەوەیی نیشتیمانیمان هەبێ. بە بەڵگەی ئەوەی هەموو ئەو دۆسیانی کە ئێمە هەمانن لە 2023 بۆ ئیستاوا و کێشانی کاتی خۆی لەگەڵ ڕژێمی بەعسا هەمان بوون بە هەڵواسراوەی ماونەتەوە، هەر لە مادەی سەوچلەوە تا بودجەی پێشمەرگە تاکو گرێبەستەکانی نەوت تاکو ناوچە دابڕێنراوەکان لە کوردستان تاکو بنەبڕکردنی تعریب لە ئەو شوێنانی کە زۆرینەیەکی کوردیان تایە و بەردەوام پرۆسی تعریبکردن هەیە تاکو ئاوەدانکردنەوەی شوێنەکانی کوردستان تا گەڕانەوەی قەرەبووکردنەوەی و کەسانی ئەنفال کراون ئەوانێکی ماباران کراون و دەیان شتیتر کە هەمانە لە عێراقا تا ئیستا ئەوانە هەمووی بە هەڵواسراوەی ماونەتەوە. ئێمە حزورێکمان هەبووە لە میدیایە و حزورێکمان هەبووە لە پۆستەکانە لە عێراقا، بەڵام بای ئەو پۆستانە تەنیا لەوانەیە ئەوە بوو بێکە لە سەدا حەڤەی داهاتی عێراقمان بۆ کوردستان هێناوەکەوە ئیستحقاقێکی نیشتیمانی و نەتەوەیی خۆمانە کەس خێری پێ نەکردوین و لەوانەیە کەمترمان لە شوێنێکی وەکو واسط درابێتێ کە بۆ تەقەی خۆشیشی لەوانەیەتیان نەکرابێت لە کاتێکا تۆ 4500 گوندەی وێران کراوە، دەیان قەزای وەکو قەڵاتزێ و هەڵەبجەت خاپور کراوە، دەیان ناحی وەکو بنگرد و وەکو ئەو شوێنانەی ترێ گاپیلۆنە تەخت کراوە، دەیان شاری وەکو سلێمانیت کراوە بە سژنێکی گەورە لە ڕژێمی بەعسا، بۆیە تۆ ناکرێ بە سەدان هەزار کەسی لە ئەنفال و لە کیمیاباران و لە کارەساتەکان و ڕوبەڕوونەی بەعسا قوربانیاوە، ناکرێ وەکو شارێکی عێراق لەسەر ژماری دانیشتوانی ئیستا مامەڵە و لەگەڵا بکرێ بۆ پێ و ژماری دانیشتوانەوە بۆ بکەن و دوجاریش لەو یاساییدانرا بۆ دیاریکردنی ژمارەی کورسی کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە یاسای هەڵبژاردنەکانە دیسانەوە شارێکی وەکو سلێمانی هەموو شارەکانی کوردستان بەقە بچووکترین شاری ناوەڕاست و باشووری عێراق کورسیان بۆ زیاد نەبوو لە نێوان هەڵبژاردننی 2005 و هەڵبژاردنەکانی 2010 بۆیە بەڕاستی ئەبێ ئەمانە پیاچوونەوەیان بۆ بکرێ، کورد نابێ لە بەغا بێ بۆی لە ئیدارەیە بێ، چونکە بەرپرسیارە کرێ بەبێ ئەوەی توانی بێتی ڕۆڵی بەرپرسیارانی خۆی ببینێت. بەڵام دکتۆر هەڤاڵ ئێمە کە سەیری دیمەنی سیاسی عێراقەکەین لە دوای ڕووخاندنی ڕژێمەوە کۆمەڵی نقاتی گرنگ سەرژمان ڕاکێشێ کە ئەکرێ وەکو دەستکەوتی سەکردایەتی سیاسی کورد تەماشای بکەین. نووسینەوەی دەستوورێکی نوێ کە تایان سیستمی سیاسی لە عێراق بە سیستمێکی فیدراڵی ئەناسێنێ و
هەرێمی کوردستانی عێراق بە کیانێکی یاسایی دان پێدانراودا ئەنێ ئەمە دەستکەوتێکی سیاسی گرنگ نییە بە هەرێمی کوردستان و هەموو گۆڕانکاریێک لە دەستورە بە سێ پارێزگا ئەکرێکە هەرێمی کوردستان مافی ڕەتکردنەوەی هەر چەشنە گۆڕانکاریچیە لە دەستورە و کۆمەڵە شتی دیکە کە ئەمانە نوعێک لە گرنتی یاسایی و سیاسی بە کورد نابەخشێت کە بتوانێت ئایندەیەکی باشی هەبێت لە عێراقا نەخێر ئەمە دەستوری عێراق لەم دەستورەیە هێزە سیاسیەکان لە عێراقا بە کوردیشەوە و لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا بەر لە ناوەند و لەوە دیباجەکەیان جێبەجێ نەکردووە نەک مادە دەستوریەکان دیباجەکەی یەک دنیا پیا هەڵدانی تایە ئەمە وڵاتێکە یەکەم یاسای تیا دروسترا حامورابی وای کرد ئێمە لەوەتی هەین شارستانێتمانەیە وڵاتی بنێوان دوو ڕووبار و ڕافیدەینە بەڵام لەگەر ئەمریکا ڕۆشتەوە لایەنەکان بەربوونە گیانی یەکتری لە کوردستان ئەمریکاشی لێ نییە لایەنەکان هەر بەردەوام خەریکی شەڕی ناوخۆ شەڕی ساردی یەکترین بۆیە ئەم دەستورە تەنیا کورد پشتی پێبەستووە لایەنەکانی تر جێبەجێ ناکەن و ئەویان نەکردووە دایم لاواز پەنا بۆ یاسا ئەبا بەداخەوە لە وڵاتە خۆر هەڵاتیانە خۆی نابێوا بێ ئەبێ بە هێزەکان لە پێش لاوازەکانەوە پەنا بۆ یاسا بەرن بەڵام دایم ئێمە لەبەرەی زوڵم لێکراوین ڕاکەینەوە بۆ دەستور بەڵام تەوافقاتی سیاسی لەسەر و دەستورەوەیە ئەم دەستورە مالیکی کرد بەم کەسی ئیستا هەمویان پێیان چارەسەر ناکرێ ئەم دەستورە بە وازیحین و سوێتی ئەو کوتلەیە لە ئینتیخاباتە زۆرینەی کورسیە هێنێ بۆ هەیە حکومت پێک بهێنێ عێراقیە هێناینەوە دوی هێنا بەڵام تەفسیرێکیان بۆ کرد مشەریع عێراقیەکان لەژێر ئەو چەترە سیاسی و تەوافقە سیاسی هەیە کە گەورەترین کوتلەی پەرلەمانی دوای ئینتیخابات بتوانێت حکومت دروستکە ئەوە بوو تەحالوفی وەتانی کردی و ئەوان حکومەتیان دروست کرد استحقاقاتی انتخابی نەهێش دواتە دەستور دەیان جار پێشێل کراوە زۆر سپاس کاک شوان تا ئەم دقێشی لەگەڵدا بێت هەرێمی کوردستانی عێراق کۆمەڵێ کێشەی هەڵواسراوی گرنگی لەگەڵ بەغدایە هەیە وەکو کێشەی نەگەڕانەوەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان کە وەک دەگوترێت دڵی مەسەلەی نەتەوایەتی کوردە لە عێراقا و کێشەی پێشمەرگە و نەوت و غاز و کۆمەڵێ کێشەی دیکە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە سەکردایەتی سیاسی کورد لە یەکەم ڕۆژی ڕوخاندنی ڕژێمەوە هەتا ئێستا لە ناو تەواوی چالاکی سیاسەکان و تەواوی هاوپەیمانی و پێکهاتەکان هەبووە بە ڕێکەوتنامەی هەولێریش و بەم کێشانەی ئەم دوایی بەغدا و ئاڵۆزیە سیاسەکانەوە چارەسەر نەکردنی ئەم کێشانە هێمایەک نییە بۆ ئەوەی کە سەکردایەتی سیاسی کورد ئەگەر نەڵی شکستی هێناوە بڵین بەدڵنیاییەوە ئەدایەکی زۆر خراپی هەبووە لە بەجێگایاندنی ئەرکەنەتەوەی و دیموکراتیەکانی سەرشانیان زۆر سپاسی بەڕێست و میوانی بەڕێز دەکەم بە حقیقت بەڕێز ئەگەر تۆزێک بە بوێرانە قسە بکەینە سەرەوە بابەتە بە حقیقت تێڕوانین لە ئایندەی عێراق و لە ڕەوشی ئەگەر داوای لێ بردو دەکەم ئەگەر سەدا بۆ نێ تاوەکو بتوانم وەکو پێویست قسە بکەم کۆنتڕۆل بەڕێز ئێمە ناتوانین بەو مۆدەیە کە ئێستا لە عەلامی کوردیدا هەیە کە ڕەوازێکی باشی هەیە بە حقیقت ناتوانین بڵێن ڕەوازی نییە تێڕوانینمانیان ڕەوشی عێراق هەڵاوێرد بکەین ئێمە دەبیت بە شێوەیەکی گشتی سەیری ڕەوشی سیاسی عێراق بکەین دواتریش ئێمە پێگەی هەرێمی کوردستان لە چێن دەرەوەیە تاوەکو چەند توانیمانە وەکو پێویست داکۆچی لە مافڕەوەکان کەنیا و بە پیرداخوازیەکانی خەڵکی کوردستانەوە بچین بەڕێز ڕەوشی عێراق بە شێوەیەکی گشتی ڕەوشێکی زۆر ئاڵۆزە ینی پێشبینیکردن و تێڕوانین هەروەک بە ئاسانی خۆی بەدەستەوە ناداتن هەر لە سەرەتایی هەڵبژاردن لە قۆناغی دووەمە بەسم لە خۆری دووەمە لستەکان تەواو پێک ناکۆک بن بە تایبەتی هاوپەیمانی نیشتیمانی و لستی عێراقیەدا ئەگەر ورتر قسە لەسەر ئەو بابەتە بکەین نەکرد ناکۆچی لە نێوانیان هەیە نەهج و تێڕوانینی لستی عێراقیە لەگەر هاوپەیمانی نیشتیمانی تەواو لە یەکتر جوایەزن ینی بڕوان بە ئایندەی عێراق لە یەکتر جیاوازە عێراقیە لستی عێراقی دەوێت بە شێوێک حکوومەتی عێراقی بنا بکە هاوپەیمانی نیشتیمانی بەدەوی بە شێوەیەکی تر ینی ئەگە دەتوانین بڵێن ئەو ڕەوشە سیاسە ڕنگدانەوەیکی سلبی لەسەر ڕەوشی ئەمنی لەسەر اقتصادی لەسەر تاچی ئەو کۆمەلگایە کە ناوی دەوڵەتی عێراقەدا هەبووە دواتر هەوڵدرا ئەو کێشانە دوا بخرێن تەعجیل بکرێن بۆ قۆناغێشتر بەجێبرێ هەر جارێک بە موبەردێک بە پاساوێک دواتر ئەوە لەو چەند ڕۆژەی دوایی بۆ جۆری تەقیەوە کە ئێستا لە بەرچاوی هەر هەمووانە ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان بکەین بە حقیقت بەڕێز بنمونەیەکی زۆر سادە و ساکار بۆی خەڵکی بینەرانی ئێوەش لەوە حاڵی بن ئێمە لە بەغدا لە ژێردارێکین هیچ بەری پێوە نییە بەروبوومێکی نییە کە خەڵک داوای بەرهەم دەکاتن ئێمە دارەکەمان بێ بەرهەمە ئەگەر من بە پێچەوانی دکتۆرە دەروانم من دەڵێم وەکو خۆشیان دەڵێن
ئەوەی لە کوردستاندا هەیە ئەوەی لە سڵ حەفدەکە بەڵێ لە شاری واست لە کام شاری عراق زیاتر دەرەی ئەو میزانی دەست دەکەوێتن لە ئیوان زیاترە کەمتر نییە. ئەوە معنایەوە نییە من پارێزەری ئەوانم حامی ئەوامم دیفاع لەوام بکەم و بۆ وڵاتی خۆم بەناوعشتر قسە بکەم نا بەحقیقەت ئەوە بێئینسافیکردنە بەرامبەر لە کەرکووکی ژەکەیتەوە هەریەم سێ شارە نیە. بەڕێز من قسەی خۆم باتەواکەم بۆی لە بەروی جەنابەت نابینم بەس هەست دەکەم ئینفعالە پێوە دیارە بۆی قسەی خۆم تەواکەم زەنجێلێکتر دەگرێت سەرەوە بابەتە. بەڕێز پێگەی هەرێمی کوردستان لە لێرەدا وازح لە ئاستێکدا مناڵین کەم و کوڕیمان نییە بەڵام ئەو واقعی کە لە بەغدا هەیە واقعێکی زۆر تاڵە زۆر ئاڵۆزە قسەکردن لەسەر ئەو بابەتە یعنی داخوازیەکانی ئێمە تەنها یەکش دەڵێن تەنها کووردە ئەو ئەژندای کە هەیەی تعبیر لە ئیرادی خەڵکی کوردستان دەکات سەرجەم قەوارە سیاسیەکانی عێراقی تعبیر لە ناو ئەژندەکەیاندا بیر و بۆچنی وڵاتانی تری تێدا هەن یعنی ئەوە لەلایەک دوو ئەو وەزعی ئێمە کە لە بەغدا هەمانە تاوەکو ئێستا توانیمانە سەنجی کورد قیادەی سیاسی کورد توانیوێتی سەنجی هەرێم بپارێزی بۆ ئەوەی بەلایەکدا نەکەوێت و لایەکتر بەڵێ کاکشوان ببوورە ئەمە لە تو پرسیانی ئەو پرسیاری کە پێشتر لەم کردی لە ئازاد ئەو پرسیارە بەردەوام و بوونی هەیە بەر لە ڕوخاندنی ڕژام تاکە هێزێک کە لەسەر ئەرزی واقع بوونێکی ڕاستەقینەی هەبوو کورد بوو لە دوای پێک هاتن خەرێمی کوردستان داڵدەی هەموو ئۆپۆزیسیۆنی عێراق بووە و لە کاتی حکومڕانیشە و بە ئێستاشی لەگەڵا بێت ئێستاشی لەگەڵا بێ کورد خاوەن کێشەیەکی نەتەوەیی سیاسی ڕاستەقینەیە کە لە پێناویە بەحدە خوێنی بەخشیوە ئەم پرسیارەکە ئەمەیە کورد چیەکە لە بەغدا ئەگەر نەتوانێت لانی کەمی ئەم مافانە کە گەڕانەوەی ناوچە دابراوەکان و چارەسەرکردنی کێشەی نەوت و غاز و سامانە سروشتەکان و مەسلەی پێشمەرگە یەکلا بکاتەوە. بەڕێز بۆی ینی تۆزێک بەو نەفەسەنە تۆ سەیریکە ناوچە کێشە لە سەرەکان ناوچە دابراوەکان مادەیەکی دەستوریە ئەوە خۆی لە خۆدا شتێکە هەیە لژنەیەکمانەیە بۆ جێبرکردی مادەی 140 بە حقیقت ئەوە لەسەر ینی دەتوانی بڕێن وەکو ئێوە ئاگدارن لەو بابەتە جێبەجەکردی مادەی 140 بە سێ قۆناغدا تێدەپەڕی قۆناغ یەکەم هەنگاوێک درراوە بۆ بابەتە بەڵام وانەبی ئێمە کێشەمە لەسەر ئەو بابەتە نەماوە بەڵام بەهێزترین خاڵ لە ئێمە ئەو بابەتە سازیە وەکو مادەیەکی دەستوری لە عێراقدا معاملەی لەگە دەکرێت بابەتی پێشمەرگەش بۆ دڵنیاکردنەوەی جەنابێت دیارە وەزارەتی پێشمەرگەی ئێمە لەگەر وەزارەتی بەرگری عێراقیدا لە سەروبەندی بە کۆتا هاتنی مەلەفی پێشمەرگەن مەلەفی پێشمەرگەش بۆ ئیلای جەنابەت وازح بێ تەنها ئەو پێشمەرگانانی کێسە لە سەنگەرهان چونکو ئاشکرای لە هەموو لایەک بزوتەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان چەندین ساڵی بەسەرداتی پەڕیوە لە مەلەفی پێشمەرگەی دێرین ئەیلول دەگرێتەوە پێشمەرگەی عنی وەکو بۆ تەقاعیدەکان ئەوانی خاننیش کراون پێشمەرگەی پەککەوت و بریندار دەگرێتەوە ئەو پێشمەرگانی ئێستاشکە لە سەگەر دەگرێتەوە ینی ڕێژەیەکی بەرچاوە بۆ ئەم بابەتە دەیدە سەر بابەتی نەوت و غاز بەڕێز دواتر لەگە مەڵات و گفتوگومان بەردەوامێت کاکەڤاڵ پرسیارەکە ئەمەیە زۆر جار ئەم تێبینێ لەلایەن هەندێک لە چاودێرانی سیاسی و هەندێک لە لایانی دەسڵاتدار و کاکشوانیش لە قسەکانی خۆی ئاماژەی پێکرد کە ئەم ئاڕاستە ڕخنەگرانە بەرامبەر بە دەوری سەکرداتی سیاسی کورد لە بەخا بەرامبەر بە دەوری نوێنەرانی کورد زیاتر لە دیندێکی ڕۆژنامەنووسی ئەچێ کە تەنها لە دوورەوە ڕووداوەکان ئەبینێ بەقەت ئەوە لە ناو پراکتیکی سیاسی و واقعی سیاسی هێزە عێراقەکانان نییە لە بەغایە کۆمەڵی هێزت هەیە کە هەرێکی سەر بە دەوڵەتێکە کۆمەڵی هێزت هەیە کە هەندێکیان میلی ناسیۆنالیزمی عەرەبی و نمچەفاشیان هەیە میلی مەسەبیان هەیە لە ناو دۆخێکی سیاسی لەم شێوەیە هەر ئەوە ئەکرێکە بەدی هاتووە وانە من ئێستا لە ناو جەوهەری شتەکە لە دەرەوەی ڕاگەیاندن پێڵێم باشە چی وای کرد کە لە مانگی سێیا داوا کرا ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پرۆژەیەک بوو هەنێ نوێنەری کورد پێشکەشیان کرد ئەنجومەنی نوێنەرانی عێراق اعترافکە بە مەجلیسی انتقالی لیبی و تەرحیب بەو شۆڕشە بکە کە خەڵکی لیبیا کردویانە بۆ هەموو ئەطرافەکان بە سونەوشی عەشەوەدەنگیان نایە هێزێکی سیاسی دیاریکراوە کە من لێرە نامەوێ ناوی بەرم دژی وەستان و ڕایان گر وەدەنگیان پێنەیە ئەمان جێدان دەرەکی نییە سووریا هەڵوێستی هەرێمی کوردستان بەرامبەر بە سووریا ئێستاشی لەسەر بێ ڕوون نییە بۆچی ئەمە جندای دەرەوە نییە هاتنی خەڵکی دەرەوە لە دەرەوەی ئەوساتی ڕسمی و وەزارەتی دەرەوە بۆ نمونە خەڵک لە وەزارەتی ناوخۆی وڵاتانەوە لەگەڵ سەرکردەکانی ئەمە کۆ بێتەوە لە کاتێکا بێ لە وەزارەتی دەرەوە بێت ئەبێ لە سەفارەتەکانەوە بێ ئەبێ لە قونسوڵێتەکانەوە بێ ئەمە دەخالەت نییە من ئومێد دەکەم پاسا و بۆ ئەو شتانە نهێنینەوە من ناڵێم ئێمەش و ڕاگەیاندنیش و ئەو بەڕێزانش بەرپرسیارین بەڵام سیر لەوەیە ئامادەبین لەژێر دارێکی بەردارە
دابنیشین داری بەردار بۆ لێژێر دانیشتنا نییە بۆ بەرلێکردنەوەیە ئەبێ لە ژێر دارێکا کە گەڵای هەبێگەر بۆ سێبەر ڕۆشتون دابنیشن ئایا ئەو دارە گەڵای پێوەیە ئەگەر گەڵاشی پێوە بەیە بەری هەبێ سێبەر هەر باشتر لەوەی هیچی پێوە نەبێ بەڵام من لەو بڕوایم ئەم دارە نەگەڵای پێوەیە نەبەری هەیە نەسێبەری هەیە بەڵام کورد کە خۆر سووتانوێتی لەو جنا و جەرگەی بەغایە بۆ نایە لە کوردستانەوە ئیداری قەیرانەکان بکە هەموو قەیرانەکان سەلماندی لە هەڵبژاردنەکانی 2010 کە بەو پرۆژەی سەرۆکایەتی هەرێم تەقدیمی کردو ئەم حکومەتە پێکات کە دوجار خۆی کورد بوو بە قوربانی لەمەی ئیستایە کە مبادرە هەیە و هەموو لایەنەکان ڕووەکەنە کوردستان پێمانەڵێ مرکزێکی قووە هەیە لە کوردستانە ئەوان بە سەرچاوی ئیدارەکردنی قەیرانەکان ێزانن ئەوە خۆمانین هێشتا نەگەشتوێتە ئەو وشیاری کە تێ بگەین ئێمە ئەتوانین بەشدار بین لە ئیدارەکردنی قەیرانە پێمان وایە هەرە بێت لە قەیرانەکە بەشدار بین نەک لە بەڕێوەبردنی قەیرانەکەیە نەک لە چارەسەرکردنی قەیرانەکەیە من ومێ دەکەمەوە بە ڕێزانە بێ بەر لەوەی خەڵکی ئیداری و تەشریعی بن ئەبێ خەڵکی سیاسی بن ئەبێ ئەجەندای نەتەوەیمان لە بەغا هەبێ ئەبێ بیرکەینەوە ئەو ئەطرافانەی ڕاست دەکا بیر ناکەنەوە 22 دەوڵەتی عەرەبی هەیە با لە ئوردوندا نەنیشێ لە عێراقدا نەنیشێ چێ لە مەغریبدا ئەنیشێ من و تۆ کوێمان هەیە هەموو پارچەکانی کوردستان چاویان لەم سێ شارەیە کە هێشتا نیمچەی ئازادکراوە نیوەی شوێنەکانی لە ناوچە جێناکۆکەکان لە 2023 تا ئێستا لە مادەی 58 بۆمانەکەن بە 142 بۆ دانێن بۆ تعدیل و هەموارکردنی کاک شوان قسەت چێ لەسەر قسانی کاکەفاڵ بەڕێز بە حقت من باس لە سیاست دەکەین ڕێزم بۆ کاکەڤاڵ هەیە ڕێگا من لەبەر لە شاشە نایبینم بە حقت تەنها بەرەمبەر کامێرەم ئەگەر بمبەخشی من ناتوانم ڕەدی وتاری وەکو وتاری هەینی بدەمەوە من دەتوانم بە شێوەیەکی دقیق نقاط لەسەر حروفانە دابنین ئەوەی کە باس دەکاتن ئیرادەی خەڵکی عەرەبی لە وڵاتانی عەرەبیدا من بۆ چۆنی ترمێ من تعبیر لە ڕێی شخصی خۆم دەکەم نەگە ئیتلافی فراکسیۆنە کوردستانەکان یا هاوپەیمانی نیشتیمانی هاوپەیمانی کوردستانی بە حقیقت تاوەکو ئێستاکە ئەو بەهارەی ئەو ئیرادێکی خەڵک باسی دەکاتن ئەوە بۆ خەڵک دەرکەوت چۆن فکر دەکەنەوە بە کام ئاقاردا دەڕۆن ئایا ئێمە لەو ئاقارە زەرەر دەکەنیانە ئەگەر گەوتەوە جۆ دابین لەگە ڕێزی تایبەتیشمان سەبارەت بە سووریاشکە باس دەکاتن بەڕێز ئۆپۆزیسیۆنی سووریا تاوەکو ئێستا دان بە مافی کوردانانێتن وەکو ئۆپۆزیسیۆن کوردی قبوڵ نییە جا ئەگەر دەسەڵات بکرێت دەسۆن فکر دەکاتەوە یان سیمای وڵاتەکەی بەراو کەم ئاقار دەکاتن ئایندەی ئەو وڵاتە بەرەو کوێ دەباتن بۆ ئێمە ئەو بەرنامەیە پێم وایە تایبەتە بە وەسعی کە ئێستا لە عێراقدا هەیە بەڕێز ئێمە لە عێراقدا وەکو باسمان کرد تەنها شتێکێک کە باسی دەکەین لەبەرەوەی ئەو وەزع ڕەبتی بە ئێمە هەیە لە ئەندامی ئەنجومەنی نوێنەران و وەکو کاکەڤاڵ باسی کرد وەکو ڕۆژنامە سەر لەبەری خەڵکی کوردستان بەرپرسە بەرام ئەرو واقعی هەیە وەکو خۆش ئیشارەی پێدا ئەوە سەنجی قیادی سیاسی کوردیشان دەدا کە قەیرانەکان لێرە جێبەجێ دەکرێن بەڵام بەڕێز جیاوازی نێوان ئەو پێکاتانە ئەو قەوارە سیاسانە بە حقیقت دۆخەکەی زۆر ئالۆز کردووە دوو من یەک خاڵ باز دەکەم هێندە جار باس دەوە دەکەن مەسەلەن سەرۆ کۆمارکە کوردە سەرۆ کۆمار چی کردیا بەڕێز ئێمە ئەگەر ئەوانی بەر لە ئێمە نین بەڕێز ئەگەر مەجال بفەرموو ینی نانا من باز دەکەم توان نەوتە من دەڵێم ئاوان من بیسوا دەکەن کورد تەنها ئەگەر هیچی نەکردێت توانی لە بەغدادا هەویەی عەرەبی لە عێراق بسەنێتەوە ئێستا عێراق وڵاتی کورد و عەرەب و تورکمان و براشووریەکانیش بەیەکەوەیە بە حقیقەتەوە هەنگاوێکی جدیە ئەو خاڵانی لێ دەستوریشکە باسی لەوت و غاستان کرد کە ڕێگات پەنەدام تەواو بکەم ئەوە بە مادێکی دەستوری دەڵێتن حکوومەتی عێراقی دەبێ لەگەر هەرێم و پارێزگاکان ڕسمی سیاسەتی نەوتکە ئەوەیەک لێ خاڵە هەرە بێ هێزەکانی ئێمەیە کە خەڵکی غەیرە کورد ناتوانێت فشار بۆ کورد بێنێتن پشتبەستن بە مادەی دەستوریدا بەڕێز لە عێراقدا بە حقیقت من لەگەڵ ئەوەدام ینی ئەو حکوومەتی هێستا کە هەیە خەڵکی پەراوێز کردووە لیستەکانی تری پەراوێز کردووە کوردی پەراوێز کردووە ئێمە چێشەمان لە وەزارەتی بەرگری هەیە لە پرسەکردنی سوپادا هەیە وەکو دەڵێن تەوازن لە ناو وەزارەتەکان تەواو نییە ئەوانە هەمووی لە جێگای خۆیتی وایە و بەردەوامیشی لەسەر ئەو چێشانە یەکلا بکەینەوە بەڵام خەیاراتمان لەبەر ئەمەدا چیە ئایا ئەگەر هەوڵمان نەدا دانوستاندن بکەین خەیاراتی ترمان لەبەردا هەیە خیار بەر لەوە خۆش ڕاگرینە بەر ئێمە دەبی هەوڵ بدەین نەخشەی سیاسی عێراق بەرەو ئاقارێک داببین کە هەموو لایەک بتوانی وەکو پێویست تعبیر لە داخوازەکانی خۆی بکە یا وەکو بتوانی داخوازەکانی خەڵکی خۆی جێبەجێ بکاتن ئەوەش پێویستی بە هەمانجێک کە لە نێوان قەوارە سیاسەکان زۆر سپاس ئەتوانی هەر ڕوونکردنەوەیەکە دەبێت لەسەر قسەکانی کاکشوان من تکاکەم یعنی لەگەڵ ڕێزی زۆرم من کوڕی وتاربێژی هەینینی بەڵام کوڕی نوێژی هەینیم بەڕاستی لەبەر زۆر شانازیشی پێوەکەم و بە هەموو هێزە سەرەکیەکانی کوردستان شۆ کوڕی تەکیە و خانەقان بەڕاستی کەیسا لافی ئەوە لێئێن بۆیە ئەو جملانە من
قوبڵم نییە بەڕاستی چونکە ئەگەر نامێ بێتە سەر ئەوە بەڵام ئەوە پێی بڵێم ناببوورە ئەگەر قەزمەوە نەبوو ببوورە لیستە کوردستانی هاوپەیمانێکی کوردستانیان دروست کرد فەرموویستە شتێک بڵێ ببوورە پێم خۆش نەبوو کاکە فاڵزویر بیلەوە مەبەستم لە ئەوە نەبوو تایبەت بێ بەو هاوپەیمانێکی کوردستانیان دروست کرد یەکگرتوو کۆمەڵش چوونە ناویان غەیری گۆڕان لەگەڵ مالکی کۆبنەوە کاندید و نوێنەرەکان و ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ یەکگرتوو نابن تا ئێستا هەردووکیان یەکێتی و پارتی و نوێنەرەکانیان لە بەغابەیەکەوە ئەجەندایکی ئەو بەشیان نییە پەرلەمانتاری ئێمە لێرە بێ ئەجەندای پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێم و خەڵکی کوردستان و حکومەت هەرێم بەرێ لێوە جێبەجێکە ئەوان نوێنەری دا ئەوە نین یاسا بۆ عێراقدا بنێن نوێنەری ئێمە حەقی ئێمە وەکو نەتەوە وەکو نیشتیمان لێوە بسەلمێنن ئێمە بێ و دوانە لە یەک جیا بکەینەوە اینجا من تکاکەم ئەگەر ئەم دەستورە جێبەجێکراوە ئەگەر ئێمە هەوەی عەرەببووی عەرەبی بوونمان لە بەغا و لە حکومەتی مەرکەزی سەنوەتەوە ئەی زەحمە نەبێ بۆ تازە بە تازە لە سعدیە و جەلەولا تعریب بەردەوامە و درێژەی هەیە بۆ تازە بە تازە هێزی قواتی مەهدیەت بۆ دیالە و تهدیدەکە لە ئەنجومەنی ئەوێ نەک هێزی ڕسمی دەوڵەتی بێ بۆ ئەوێ لەبەرەوە بەڕاستی ئەمانە تەواو نەبوون ئەگەر کاکشوان فەرمێ با هەوڵ بین تەواوی بکەین من لەگەڵیم بەڵام ئەگەر پێی وابێ تەنیا گەڕانەوە بۆ دەستور بەسە بۆ ئێمە حەقەکانمان بسەلمێنین تەنیا گەڕانەوە بۆ دەستور بەس نییە ئەگەر وا بۆە باشتر وا بگەڕینەوە بۆ ینی 1970 لەبەرەوەی مافەکانی زۆر لەمە ئیستا زیاتر تیابوو کە لێرەیە باسیەکرێت و نووسراوەتەوە لەبەرەوە تەنیا دڵخۆشکردن بە دەقێکە لەسەر پەڕە هەیە ئەگەر لە جومگەی دەسەڵاتەکان و لە کووت لە پەرلەمانیەکان و لە ناو حکوومەتی مەرکەزیە ڕەنگینایەوە ئەوێ بە خۆشەویستێکی یەکلایەنە ناکرێت بەردەوام کورد بەغای خۆش بوێ بەڵام بەغا هەر کاتێ دەستی بوو ئەنفالمان بکاتەوە هەر کاتێ دەسەڵاتی نەما قەیرانەکان نقڵکا بۆ ئێرە و ئەطرافی دەوری هەموو بێنە ئێرە و سپێنێ سونە و شیعەر ڕێکەونەوەی مە بکەین منە بپرسم ئایا ئیستا ئەجەندای بە تایبەتی من بەلامەوە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر گرنگترن لەگەڵ ڕێزی زۆرم بۆ پەرلەمانی کوردستان بۆ چونکە ئەمانە دەنگی فعلی خەڵکی کوردستانیان هێناوە بە دەنگی خۆیان ئەو پۆستانیان بەدەستهێناوە نوێنەرایەتیەکەن ئەم نوێنەرایەتیکردنا بێ پێمان بڵێن بۆ نمونەوە ئەمریکا هەموو گرەوەکانی کورد لەسەرەوە بۆ ئەمریکا ناکشێتەوە ئەو ئەمریکا کشایەوە ئێمە چی بکەین ئێمە چیمان لە بۆ نمونە کورد هات تەحالوفی کوردستانی هات دەنگیان نابە مالیکی حکومەتی دروست کرد بەڵام ئێستا پشتیوانی لیستی عێراقی و هاشمیەکەن لە ماوەیەکی زۆر کەمە ئەبێ وەڵامی ئەمانەمان باتەوە چۆنم هەنگاوە قورسانە ئەنێ ئەگەر کورد نەویستایە مالیکی نابوو بە سەرۆک وەزیران و لیستی عێراقی حکومەتی دروستە کرد باشە ئێمە کە ئەمانە جێبەجێەکەین و دوای ئەمانە هەمووی دژن ئیستا چیمانەوێ بۆ نمونە چ زمانە دێگەین بە لیستی عێراقیە کە بەرژەوەندی نەتەوەیمان پارێزێ چه زمانە دێگەین بەلی تەحالوفی وەتانی ئەگەر بەرژەوەندی کورد پارێزێ ناکری ئەوان ڕێخین بەهێزیانکەین بۆ جیاتیکردنی زۆر سپاس کاکشوان یەکێک لەو شتانەی کە کورد سەکرداتی سیاسی کورد لە دوای پرۆسەی ڕوخانی ڕژێمەوە بەردەوام تەشیدی لەسەر کردوتەوە هاوپەیمانەتی نێوان کورد و ئەمریکا بووە و ئەمە بەردەوامەکو دەستکەوتێکی سیاسی گرنگ بۆ کورد تەماشاکراوە کە پێگەی سیاسی کوردی لە ناوچەکەیە بەهێز کردووە بەڵام پرسیارەکە ئەمەیە دوای کشانەوەی ئەمریکا دوای ئەم هەلومەرجە سیاسیانەی کە لە عێراق هاتۆتە ئاراوە ئەمریکا چ زەمانەتێکی سیاسی بۆمانەوەی پێگەی سیاسی کورد بۆمانەوەی کاریگەری سیاسی کورد لەسەر ناوچەکە بەجێهێڵێ بەس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ناوبڕێکمان هەیە و دوای ئەم ناوبڕا بەرداوام بین لە گفتوگۆکەمان خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەرداوامە لەگەڵمان بن دوای ئەم ناوبڕا پرۆگرامەکە ببینێ